ئەم جارەیان دەریای ڕاش خەونی چەندین گەنج و مناڵی لەگەڵ خۆی بردو بە شەپۆلەکانی سپاردن لەگەڵ هەڵاتنی خۆر و لە بەربەیاندا لەوەند لە ساڵرۆژی لەدایک بوونیدا بەخاک سپێردرا و یەکێک بوو لە قوربانیانی ڕووداوەکەی دەریای ڕاش. ساعت دەی شەو بەڕێکەوتین لە ئەستەمبوڵەوە 6 ساعت ڕێمان کرد تقریبا بوو ساعت 4 سواری یەخت بووین لە یەختەکەشدا 12 ساعت ڕۆیشتین شەپۆلشتمان نەبوو باش بوو وەزعەکان لە دوای 13 ساعت شەپۆل دەستی پێ کرد تا 23 ساعت لە ئاودا بووین دوای 23 ساعت یەختەکەمان لەگە باخیرێکلێکیان لە بۆ ڕزگارکردن چ بووینە لایەن یەختەکەمان شکاو نەخۆم بوو باران و تۆفانێک بوو شتێک ناخۆشە ناگاتەوەی شتێک لە دنیادا ناخۆشە ناگاتە ئەو مۆقیفە منداڵەکە لە دەست خۆم دەرچوو بە شەپۆل ژێر دەستی خۆم دابوو دەرچوو. یەکێک لە ڕزگاربووەکانی ڕووداوی نەقمبوونی یەختەکەی دەریای ڕاش کەیوانە کە هێشتا دیمەنیەم کارە ساتە لە چاوەکانی داماوە و تیرۆکی ڕزگاربوونی دەجێڕێتەوە. بەڕاستی شتێکی ناخۆش بوو زۆربەی بەهۆی شەپۆلەکانەوە بوو لەو کاتەیە کردی بە باو باران شەپۆل زۆر هەڵەسان من کە خۆم لێ یاوم جاروا بوو شەپۆل 4 مەتر زیاتر هەڵەستا بە باخیرێکی کێشەم تا منیان هەڵگرتەوە لە هۆش خۆم سووم تا چوومە سەرەوە سەیری خوارەوەم کرد کەس لە خوارەوە نەما بوو شەپۆلەکان هەمووی بردبوو. هەفتەیەک لەمەوبەر و لە شەوی هەینیدا لە کاتی بەڕێکەوتنیان بە یەختێک لە تورکیا و بۆ ڕۆمانیا زیاتر لە 70 کۆچبەری کورد لە ناو دەریای ڕەشدا یەختەکەیان نقوم دەبێت و بەهۆیەوە زیاتر لە 20 کۆچبەر دەخنچێن و ژمارەیەکیشان تا ئێستا بێسەر و شوێنن کە لەو ژمارەیە نوێیان خەڵکی سنووری قەزای ڕانیان. توانە عومەر، کوردسات نیوز، ڕانیا.